مامۆستا؟ یانی مامۆستا. من ئەناسیتەوە؟ ئەگەر کچەکەی خۆم هەنی بێ ئەیناسمەوە. باڵێ منم. ئەی ماشەڵڵا و لێ بێت. هەنی خان چۆنیت؟ باشم، ئەی تۆ چۆنی؟ من زۆر باشم. لای ئێمە زۆر گەرمە. حالیان ئێستا کوردستان لە تقریبا لە سەروی چلەوەیە. لە ئەڵمانیا لە ئەڵمانیا ئەمڕۆ 20 بوویان شتێکی وا بوو. ئەمڕۆ 20 بوو شتێکی وا بوو. یعنی لای ئێوە جەوەکەی بەهاریە. خۆشە. زۆر خۆشە؟ بەڵێ زۆر خۆشە. بەخێر هاتی هەنی خان. دەست خۆش. من دوو پرسیارم هەبوو. منیش لە خزمەت هاتم فەرموو. یەکەم جار هەرێک کات کە مێشولە و زەردەواڵە و ئەو شتانەی هێنن ماڵمان من نازانم. ئەڵێم بیان کوژن بیان کەمە دەرەوە نازانم. ئەڵێم حرامە ئەگەر بیان کوژم را لە حرامیش نەبێ. ئەمە یەکەم جار ئەوە بزانم. هەنی خان بۆی بزانیت هەرچی حەشەراتەکان هەیە ئەوانەی کەەوە حەشەراتی زیان بەخشن. ئەمە مێشولەیە، ئەمە مێشە، ئەمە زەردەواڵەیە، زەردەزیڕەیە، ئەوانەی کەەوە ئازار بە جەسەدی مرۆڤ ئەگەن ئەوانە دروستە بیان کوژت. یعنی ئەوانە بۆت هەیە؟ ئەوانە بۆت هەیە بیان کوژت. ئاوا بیان بکەنەوە. باشە دەست خۆش. ئەنجا پرسیاری دووەم تۆ قورئان و ئەو شتانە هەیە لە کوردستانیان ئەو شتانە قورئانێک هەیە بە ئەڵمانی نووسرابیان شتێکەوە چونکە من عەرەبی نازانم بخوێنم چەند جار محاولەم کرد بەس نەمتوانی. تۆ قورئانێک دەوێ تەفسیرەکەی بە ئەڵمانی بێت یعنی ڕابەکەی بە ئەڵمانی کرابێت؟ بەڵێ نووسینەکەی. زۆر باشە. لە ئەڵمانیا زۆرە ئەگەر ماڵەوە بە ماڵەوەتان بڵی بە باوکرد بچێتە مزگەوتێک لە ئەڵمانیا لە مەرکەزێکی ئیسلامی داوای موسحەفێ بکات داوای قورئانێ بکات تەرجەمەی ئەڵمانی کرابێت ئەیدەنێ و پێشیان خۆشە. یعنی کە من لەگەڵ دایکم چوومە مزگەوتیان ئەو شتانە سێری قورئانمان کرد بەس هەموویان هەر بە تەرجەمەی ئەڵمانی نووسرا بوو کە باسی چیەکە ئەو قورئانە. بەس من ئەوەم نەویست. من ئەوەم ئەوێ کە وەک بە لاتینی نووسرا بێ شتێکی وە. زۆر باشە. لە ئایپادت هەیە هەنی خان؟ بەڵێ. ئایپادت هەیە؟ بەڵێ هەمە. زۆر باشە. ئەتوانی لە ڕێگەی گوگڵەوە باشە موسحەفێک قورئانێ داوەڵۆد بکەیت بە تەرجەمەی ئەڵمانی. ئەوە هەنێ کاتی شوا ئەەکەم بەس هەر ئەنووسێ ئەگەرش بنووسم بە لاتینی بنووسینەکەی یعنی بە ئەڵمانی هەر نایهێنێ هەر تەرجەمەکەی قورئانەکە هێنێ بە ئەڵمانی. بە ئەڵمانی باشە. ئەگەر من داوا لە هیچە بکەم لە ئەڵمانیا نوسخەیەکی قورئانت بۆ بێنێ بە تەرجەمەی ئەڵمانی قبوڵێکی دەیت؟ بەڵێ. زۆر باشە. من داواکەم هەر برایەکی بەڕێز لە ئەڵمانیا ئەگەر بکرێت شوێنێ دیاریکە بۆ هەنی خان و موسحەفێکی بە دیاری بۆ بنێرێت دیاری بۆی دانێ ئیتر مەرکەزێ بێ مزگەوتێ بێ بۆی دانێ لەوێنە و ئیتر بە پۆست بێ بە هەرچێ بێ بیگەێنێتە دەست. دەست خۆش. چیترت بۆمان هەیە؟ چیتر ئاویستم ئەوەش بڵێم کە من یعنی دوو قورئانم لەبەر کردووە. یەکەم جار بە 3 ڕۆژ سوورەت القەدرم لەبەر کرد. ئێستا خەریکی سوورەت العەسر سوورەت العەسر العەسر ئەنجا ئەوە کەمێکی لێ ئەزانم بەس ئەگەر لە ئایپادەکەم بیکەم سەر یوتیوب ئەنجا لەگەڵ یوتیوبەکە بیڵن بەس ئەگەر نا هەموو زۆر جوان نازانم. بە سوورەت القەدرەکە یەکسەر هەمووی فێر بووم. زۆر باشە. هەنی خان ئێستا من لە تۆ تێگەیشتم تۆ ئەتەوێت قورئانێک عەرەبیەکەی بە ئەڵمانی نووسرابێ بۆی بتوانی بیخوێنیتەوە؟ بەڵێ ئەوە ماوە. شتی وامان نییە. ئەگەر دەبێ شتی وامان نییە تەنها ئەتوانی لە ڕێگەی قاریئەکانەوە ئەوان بیخوێن و تۆ جۆڕاگریت و دووبارێکی تۆ لە دوایانەوە. قاریئە نەگەشتم. ئەبێت لە ڕێگەی قاریئەکەوە یعنی قورئان خوێنێکەوە گوێ لە قورئان خوێنەکە ڕاگریت باشە دوایی لە دوای قورئان خوێنەکەوە قورئانەکە بڵیتەوە. بەو شێوازە هەیە یعنی قورئانێکمان نییە ئەوەی تۆ ئەڵی
بألماني نووسرابێت تەنها تەرجەمەکەی بە ئەڵمانی هەیە ڵاوەکەی بە ئەڵمانی باش بەس ئەوەش هەر چاکی شاگرد بزانم کە معنای چی بە قورئانەکە ئەوەش خۆش ئەبێ چیت بەرکردووە لە قورئان بۆمان بڵێ من ئەتوانم سورة القدر یەکەم جار بڵێم سورة القدر مان بڵێ باشە بسم الله إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر. أي آفرين أزعني أوا ترجمەی بألماني أو بكم بألمانية هذه بو شكاني حقيقة بألمانيش ترجمەی بويان باشا وترجمة كي نازانم ترجمەکەی نازانی إنا أنزلناه في ليلة القدر لا أو إيش تفعل نبون أي چی ترجمەی قورئان زاني هشتا أو فيدي أو أنا نبون ترجمة كان بس قرآن كان خم لمشك ما بيوم يعني أو أذانم آفرين أي آفرين كيف هي بو مناڵەکانی کوردستان كزورتر سري قرآن كانوا أو أنا كزور قرآن يعني لبرني يكتودان يعني لبرا زورتر فيربن باشە بۆ بچاناڵی هەر لە ئێستاوە ئەوە تەمەنیان ئەبێتە 10 ساڵ و 12 ساڵ و ئەوانە جلی نیم چەڕوود لەبەرەکەن و خۆیان عەرزەکەن و تر کە گەورەش ئەبن ئەچنە زانکۆ و گەورە ئەبن هەروازدە و جلە ناهێن و بەردەوامە بن لەسەری چی نەسیحەتێکت بۆ ئەو بچانە هەیە ئێستا ئەوە باش نییە چونکە خوای گەورە ئەمان بینەیە ئەنجا خوای گەورە ئەو شێ بەدڵ نییە بەس ئەگەر لە ماوە بین لەگەڵ دایکتە یان لەگەڵ پورتە ئەوە قەی ناکە بەس ئەگەر پیا و ئەو شتانەی لێبیان بۆ جلە بچیتە دەرەوە جەدە و دوانزە و وەکتی نەجەر و ئەو شتانە بی ئەوە نا ئەوە خراپە ئەوە ئەبێ دوای خۆت فێرکەی لە پۆلی 5 یان 6 ئەوانە جلی نیقاب یان حیجاب و ئەو شتانە لەبەرکەی بۆی فێربی ئەگەر گەورە بووی ئەڵێ چونکە ئەگەر گەورە بووی ئەتوانی دیسان دەست پێ بکەیتەوە بیکەی بەس ئەفرین هەر پێویست ناکات چونکە تۆ کردوتە لە مناڵیەوە هەتا بۆ گەورە بوونی یعنی ئەگەرش بیکەی خەڵک بزان شکل و چۆنە بەبێ لە چشکیش یان بەبێ جلی ڕووت لەبەر ئەوە باشترە زووتر لە پۆلی 5 یان 6 ئەو شتانە خۆت فێرکەی ئەی ئافرین نەنی خان پەیامێ بنێرە بۆ بچانەی کە هاوتەمەنی خۆتن هاوپۆلی خۆتن لە ئەڵمانیا ئەژین هەر بە زمانی ئەڵمانی پەیامێکیان بۆ بنێرە کە خۆیان ڕوتەوە نەکەن دەستگرن بە ئیسلامەوە نوێژەکانیان بکەن ڕێز لە دایک و کەسوکاریان بگرن لە ڕێز لە باوکیان بگرن واز لە کلتور و دابوونەریتی کوردەواری خۆیان نەهێنن نەشنە سەر دینێکی تر بەو شێوازە باش من هەنی برادرم هەیە پێیان ئەڵێن بەس دوو برادرم فێرکردووە کە لە سەردان بڵێن بسمیلا ئیتر ئێستا واناڵن ئەڵێم بۆچی ئێستا واناڵن و وا بڵێنەوە و ئەو شتانە بەس ئەڵێن نا من موسلیمیم من پێویست ناکە ئەڵێ پێویست ناکە من وا بکەم چونکە من موسلیمیم من ئەڵێ بەس ها سێکە لەبەر ئەوەی بڵاو بێتەوە بۆ مناڵانەشیکەوە هاوتەمەنی خۆتن پەیامێکیان بە ئەڵمانی بۆ بنێرە باشە باش بە ئەڵمانی Ich wünsche mir, dass man nicht mehr so nackte Sachen anzieht, sondern wirklich was Gutes mit einem Kopftuch und eine Kleidung bis zum Fuß oder so. Und dass es auch nicht so kurz ist, damit die Männer und die Fremden das draußen nicht sehen. Und auch beim Vater, wenn man schon älter ist, soll man das dann bitte auch nicht machen. Aber Mut. ئەی ئافرین یاخوا سەرکەوتوبی هەنی خان هەمیشە ئاوا بە دڵگەشی و بە قسەخۆشی ببینین یاخوا سەرکەوتوبی خواجۆرە دایک و باوکت بۆ بیاڵێ و ڕەحمتان لێ بکات دەست خۆش سپاس زۆر خۆشحاڵ بووین کاتێکی زۆر خۆشمان بردەسەر یاخوا هەمیشە هەر لە خۆشییا بیت